ئەمەی دەیبینین لە بەشی دواوای من شەقامی 100 مەتری هەولێرە لەوانەیە ڕۆژێک پێویستی ئەو بیت ئۆتۆمبیلێک بە خێرای 120 کیلومتر لە سعاتێکدا ڕۆیشت بێت بەڵام خێرای 120 وات لە مۆبایلەکاندا چیە یاخود مۆبایلێک بە خێرای 120 وات بارگای بێتەوە بڵێ ئەمە چی بێت ئەم مۆبایلە چییە پۆکۆ F4 GT ئەم مۆبایلی بە 120 وات بارگای دەبێتەوە سەرەتا با ئینترۆ بینین دواتر لە پاکە دەرهێنانی مۆبایلەکە و هەڵسەنگاندنێکی تەواو و پێداچنووی گشتی بە مۆبایلەکەدا دەکەین لەگەڵماندا بن لایک و شێر و سەبسکرایب لەبیر مەکەن سڵاوی خوای گەورەتان لێبێت خۆشەویستان سێت مامەتان لەگەڵ دایرەتێک پڵەسەوە خۆم بە خۆشحاڵزانم لە ڤیدیۆچینە بەریداری ئێوەی خۆشەوی شاد دەمەوە لە ڤیدیۆ ئەمڕۆماندا باز لە پۆکۆ F4 GT دەکەین لە سەرەتادا با بینە سەر باسی ڕوونمایەکەی نەخێر ڕوونمایەکەی نا وا باشترە باسی دیزاینەکەی بکەین ئەم دیزاینە جوانە شایانی گرنگی پێدانا دیزانی مۆبایلەکەمان ئەگەر سەرنج بدەین لەلایەکانەوە تا ڕادەیەک تەنک و مامناوەندە ئاستی تەنچەکەی واروا دیزاینێکی جوانی هەیە و قەوز دەبێتەوە بەرەو بەشی دواوەی لەلای ڕاستدا خاوەنددارێتی لە دوگمەی هەڵکردنی مۆبایلەکە پاوەر دەکات و هەروە خاوەنددارەتی لەم دوودانە دوگمێش دەکات کەوا لە کاتی کردنەوەیاندا شانە هەشتارەکان دێنێ دەرەوە بۆ یاریکردن بەکاردێت بۆ هەروە بیریشمان لەچێت لە لای چەپشەوە خاوەنددارەتی لە دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنگ و مایکێک دەکات و هەروە شوێنی دەچێت سیمکارد لە بەشی سەرەوەشماندا خاوەنددارەتی لە بڵنگۆیەک دەکات و هەروە لە بەش خوارۆشمەندە بە هەمان شێوە خاوەنددارەتی لە بڵنگۆیەک دەکات لەگەڵ دەرچەی شانکردنەوە بارگایکردەوە ئەگەر بینە سەرباز ڕوونمایەکەمان خاوەنددارەتی لە ڕوونمایەکی ئەمۆلی دەکات کە پێویستە بە گرنگیەوە باسی بکەین و باخی پێ بدەین ڕوونمایەکەمان لە جۆری ئەمۆلی دەوەروە قەبارەکە 6.67 ئینچ لە جۆری فلاتە بۆ واتای تەختەبێ هیچ لێوار و چەمانەوەیە و هەروەها ڕوونمایەکەمان لە جۆری پارێزەری گۆرەلا گڵاسینەوەی حوتەمی لە سەرجەگەی کراوە یاخود ڤێکتەسکەوە باشترین جۆرە لە ئێستادا بەردەست بێت ڕوونمایەکەمان خاوەنددارەتی لە تێکرانی بنەوەی 120 هرتز دەکات وەڵامدانەوەی سەری پەنجەی 480 هرتز و هەروەها پشتگیری لە دۆخەکانی HDR+ و DCI 3 دەکات و هەروەها پشتگیری لە تایبەتمەندی MEMC دەکات کەوا تایبەتە بە نەرمکردنی ڕوونما لە کاتی بەکارهێناندا و هەز بە نەرمیێکی خۆش دەکەی لە کاتی بەکارهێناندا ئەگەر بینە سەرباز تایبەتمەندیەکانی تر ڕوونمایەکەمان خاوەنددارەتی لە 395 پێکسل دەکات لە هەر ئینجێکدا سری پێکسلەکانی PPI و هەروەها ئەم ڕوونمایەمە پشتگیری لە تایبەتمەندی 1920 هرتز دەکات کەەوە پارێزەری تشکی چاوە کە تەکنۆلۆژیاش مێوکەیدا بەکار هاتووە
ڕوونمایەکەمان ئەمە سەرجەم تایبەتمەندیەکانی بووکەوە باسمان کرد لە دواتریش لە تاقی دەکەینەوە لە یاریەکان و بەکارهێنانی ڕۆژانەدا. لە ڕووی ناوەچەوە خاندارتی لە پرۆسیسەری سناپدراگۆن هەژێنوە دەکاتکەوە لە ئێستادا باشترین پرۆسیسەرەکانە و ئەم پرۆسیسەر قەبارەکەی 4 نانۆمەترە و هەروە لە ڕوو ڕام و بیرگەشەوە خاندارەتی لە ڕامی 8 و 12 دەکات لە جۆری LPDDR5X خێراترین زۆرە و هەروە خاوەندارەتی لە بیرگەی 128 و 250 دەکات لە جۆری UFS 3.1 خێراترینە و هەروە ئەم مۆبایلەیەک لە خاڵە بێزەکانی کە تێیدا بریتە لە ساردکەرەوە خاوەندارەتی لە ژووری هەڵمین دەکات VC و هەروە خاوەندارەتی لە تەکنۆلۆژیای ئەیرۆسکۆپ دەکات بە قەبارەت 4806 میلیمەتر دووجا. بیرشمانە چەت خۆشەویستان گەرمبوونی مۆبایل پێوەستە بۆ شوێنێکەوە تۆ یاری تێدەکەیت یاخود پێویستە بۆم شوێنێکەوە تۆ بەکارهێنەر کاری تێدا دەکەیت. بۆ منە ئەم مۆبایلە کاتێک دەڵێت گەرم نابێت یاخود لە کۆمپانیا ئاماژە بە گەرمبوون دەکات لە پلەی 125 تێستراوە کەوان پلەیەکی سەدی عالەمی و پلەی گەرمی ژووری پێ دەڵێت. بەڵام کاتێک تۆ لە پلەیەکی گەرمتر یاری پێ دەکەیت کەوا پلەکە چ لە ژوورێکە یاخود یاریەکی قورسە یاخود ڕێندەرێکی پێ دەکەی مۆبایلەکە گەرم دادێت مەرزنی ئەم تایبەتمەندیە وەک خۆی کار نەکات بەڵکو پێویستە بۆ شوێنێکەوە تۆ کارەکەی لێ دەکەیت و گەرمی ئەو شوێنێکەوە تۆی تێدایت. بوونی ساردکەرەوە لە مۆبایلەکاندا دەتوانێت تەنانەت نێوان 3 پلەی سەدی تاوەکو 6 پلەی سەدی ساردی بکاتەوە بۆ واتای تەنها ئەوەندە سارد دەکاتەوە کاتێک پلەی گەرمی 33 ئەگەر ئاسایی ببێت بەچن ئەم مۆبایلێ دەگەڕێت پلەکە لە 36 تێپەڕ نەکات ئەمەش سواب لە بۆ بەکارهێنانی ئاساییدا زۆر و تۆز بە گەرمی ناکەیت ئەمەش جێگای دەستخۆشی و دڵخۆشە لە شامیدا لە مۆبایلدا بەردەستی خستووە. لە ڕووی باتریەوە خاندارەتی لە باتری دەکات بە قەبارەت 4700 میلی ئەمپێر لە زۆری لیسیۆم پۆلیمەرە. لە ڕووی بارگایەکەرەوە خاندارەتی لە بارگایەکەرەوەی هەڵیدا ئەم وەحشە بووم. خاوەندارێتی لە بارگایکەرەوەیەکی 120 واتی دەکات بەڵێ 120 وات خۆشەویستان ئەم مۆبایلە پشگی لە بارگایکەرەوەی 120 وات دەکات بەڵام ئەوەی جێگای دڵخۆشیە لە ناو پاکەتەکەش لەگەڵیدایە هەر لەگەڵ هەڵپچڕنی بارگایکەرەوەی 120 واتی دەتوانین بەکاربێنین بەڵام یەک تێبین لەسەر ئەم بارگایکەرەوە خۆشەویستان ئەم بارگایکەرەوە بە گوتەی کۆمپانیا دەتوانێت لە ماوەی 17 خولەکدا بارگای کاتەوە تەنها بە 17 خولەک بەڵام ئێمە تاقیکردنەوەمان پێکرد و تێستمان کرد لە ماڵەوە وەکەمتانزانن لە هەرێمی کوردستان و عێراقدا کارەبا زۆری مۆلیدە و ڕێیسی هەیە لە کاربای مۆلیدا کاتێک تاقیمان کردو بە 22 خولەک پڕی کرد بۆ واتای چەند خولەکێک درەنگتر لەوەی کەوا شەریکەوتی 5 دقە درەنگتر بەڵام دواتر تێستمان کرد بە کاربای ڕێسی ئەم ماوەیە کەم بۆ 19 خولەک هەردوو خولەک لەو کاتی شەریکە زیاتر بوو 2000 بەر لە ڕێگەی ئینڤێنتەرەوە کەوا بەرزوی نزمی تەزوی کارەبا ڕێک دەخات تێستمان کرد بە 17 خولەک و 46 چرکە پڕ بوو بەم شێوەیەکەوە کۆمپانیا وتی تەنها بە 17 خولەک پڕ بەڵام کاتێک بە کاربای مۆلیدە یاخود ئەو کارەبای تۆ بەکاردێنین بەرزوی نزمی تێدایە چەند خولەکێک درەنگتر پڕ دەبێت لە 17 خولەک ئەگەر بینە سەرباز کامێراکان لە بەشی دووادا خاوەندارەتی لە سێدانە کامێرا دەکات کەوا کامێرای سەرەکیمان 64 مگاپیکسڵە و هەستەوەری کۆمپانیای سۆنیا IMX666 و هەروە کامێرای دووەمان 8 مگاپیکسڵ و کامێرایەکی گۆشەفران و دەتوانێت دوێنێت تۆمار کارزەفرانی 120 پلان کامێرای سێمی نیشمان کامێرایەکی مایکرۆیە کەوا کوالیتەکەی 2 مگاپیکسڵەوە بۆ کاردێت بۆ وێنەگرتنی تەنیوە ئەگە بینە سەرباسی کامێرای سێلفی کامێرای سێلفی 20 مگاپیکسڵ لە زۆری هەستەوەری کۆمپانیای سۆنی IMX 596 هەڵبەتە ئازدان هەڵمان دەزانین کامێرەکانی سۆنی هەمیشە ناوازە بوون و هەمیشە باش بوون و هەمیشە باشترین ژن و لە ڕیزبەندی یەکەمەکاندا بوون ئەم مۆبایلەش بە هەمان شێوە خاوەندارەتی لە هەستەوەری کۆمپانیای سۆنی دەکات و هەروە ئێمەش کۆمەڵێک وێنەمان پێچکاندوات دەمەوێت لە ئێستادا ڕیڤیو وێنەکانتان بۆ بکەم ئێستاش پێدا چنوێکی خێرا بۆم وێنان دەکەین کەوا بۆ مۆبایل لەگرتمان سەرەتادا گە بینە سەرباسی کامێرای ئاسایی چەند وێنەیەکمان پێگیر لە ڕووی کامێرای ئاسایی و کامێرای ئاسایی کاڕادەیە کامێرایەکی زۆر جوانە و هەروە توانایەکی بەرزی هەیە بۆ لێکجیاکردنەوەی ڕەنگەکان ڕەنگێکی پاڵ سروشتی دەبەخشێت بە وێنەکاندا واتە من خۆم ڕەنگم سپێنەتەوە زۆر سپیم دەکات نە زەردیشم دەکات ڕەنگەکە ئاسایی خۆیەتی و هەروەها گربینە سەرباسی وێنەگرتن بە کامێرای پۆترێتەکەی بەڕاستی ئاستێکی پێوێنێ هەیە وەک لە وێنانێکەوە ئێستا دەیبینێن کە لەسەر ڕوومای مۆبایلەکانتان لە ئێستادا دەیبینی ئەم وێنانە لە ڕووی پۆترێتەکەی بەڕاستی بێوێنەیە بۆی ئەوەی هەم پشتی من بە جوانی تڵغەکە سەرڕای نەبوونی هەستەوەری دیپسش لە مۆبایلدا بەڵام پشتم زۆر بەوازەی تڵغ دەکات و هەروە خاوەنداری چەندین فلتەر دەکات کەوا دەکات ڕەنگەکان جوانتر بەخشێ بە تایبەت لە کەشێک وەک ئەم سادەکەوە بەهاریە ڕەنگوڕووی ئەم زۆر دەتوانی بیگۆڕیت ڕساسی کەیت سووری کەیت لە نجگوڵەکان بگۆڕیت کەوا مەش جێگای دەستخۆشیە و لە ڕووکاری شامیدا بەردەستکراوە ئەگە بینە سەرباسی ڤیددیو تۆمارکردن کامێرای دوامان دەتوانێت ڤیددیو تۆمار تا بە کۆلیتی 4K 60 FPS و هەروە پێشگیری لە تایبەتمەندی ژەلەرزینیش دەکات EIS ڤیددیوەکمان پێ تۆمار کردووە دەتوانێت ئێستا بینەری بن هەم ئێمە بە لە کاتی ڤیددیوەکەدا ڕادەکەین و هەروە ڤیددیۆشمان پێ تۆمار کردو بە شێوازێکی ئاسایی لە ڕووی ڕەنگە و ڕەنگێکی باشە بەخشێت ڕەنگی ئاسمانەکە شینێکی تێر و جوانە و هەروە ڕەنگی سەوزایەکە ڕەنگێکی شێوازێکی شوشکی هەیە نە زۆر تۆخی دەکات نە ڕەنگەکەی بمرێنێت و کاڵی بکاتەوە ئەگەر بینە سەرباسی کامێرای سێلفی کامێرای سێلفیەکەشمان وەک ئاماژەمان پێدا 20 مگاپیکسڵە بەڵام کۆمپانیای شامی لە مۆبایلدا پێشکەوتنێکی باشی لە کامێرەدا ئەنجامداوە لە ڕێگەی سۆفتوێرەوە
ئەمیش ئاستێکی بەرز دەبەخشێت لە کاتی وێنە تۆمارکردندا ڕەنگەکان تەواو سروشتین و هەروە سێڵفمان پێگوتۆ پۆترێتیش تەواو سروشتێ و ڕەنگەکان لێک زیاد دەکاتەوە هاو ڕەنگی جلەکەم شێوەی خۆمان و هەروە کامێرە سێلفی ڤیدیۆی تۆمار دەکات بە کوالێتی 1080 fps ڤیدیۆشمان پێ تۆمار کردووە خۆشەویستان ئەمەش کوالەتی ڤیدیۆ تۆمارکردنە بە کوالێتی 1080 fps بە کامێرای سێلفی ڕەنگەکان زۆر تەبیعین ڕەنگی جلەکە هەمی ئاسایە ئاستێکی باش پێ دەبەخشێت و هەروەها ڕاستە خواندێتی لە تایبەتمەندیشە لەرزی ناکات بۆ کامێرای سێلفی بەڵام مەگەستای مەڕاش بکەین هەست بە لەرزینێکی زۆر ناکەین بیریشمانە چێت خاوەندایەتی لە تایبەتمەندی دوال ڤیدیۆش دەکات لێک کاتدا بە کامێرای دوا و کامێرای سێلفی ڤیدیۆ تۆمارکرد کە ئەمیش خاوەندایەتی لە کوالێتی 1080 fps دەکات و هەروەها بیریشمانە چێت خاوەندایەتی لە تایبەتمەندی دوال ڤیدیۆ دەکات کە لێک کاتدا کامێرەی دواوە و کامێرای پێشەوە ڤیدیۆ تۆمار دەکات ئەمەش ئاستێکی بەرز دەبەخشێت هەم لە ڕووی ڕەنگ و ڕەنگەکان تەبیعین و هەروەها ئاسمانەکە زۆر بە جوانی دەری دەخات سەوزایەکەی بەشی دواوەم هەر بە هەمان شێو بەش پێشەوەش ئەمەش ئاستێکی زۆر بەرز دەبەخشێت وەگەم ڤیدیۆی کە ئێستا دەیبینێت و هەروەها مەتاقیکردنەوەی مایکشە مایکی مۆبایلەکەکەەوە خاوەندایەتی لە 3 دانە مایک دەکات هەڵبەتە کەشەکە باشی دێت و لەم لە شمۆ ئۆتۆمبیل هەیە بەڵام هەر ئاستی دەنگ تا ڕادەیەک زۆر باشە تۆمارک وەرگرتنی دەنگی خۆم و ناسنەوەی دەنگی خۆم و زیادکردنەوەی لە دەنگی زادە و دەوروبەرە ئەمە وێنەی مایکرۆیەکەوا وێنەیەکی مایکرۆشمان پێتاقی کردو و چەند وێنەیەکمان گرت لە ڕووی مایکرۆشەوە کامێرایەکەی ئاستێکی بەرز دەبەخشێت و بێ وێنێ و جوانە ئەگەر بینە سەرباسی تایبەتمەندیەکانی تر لە مۆبایلەدا تایبەتمەندی سەرەکیەکانمان باس کرد یەکێک لە تایبەتمەندیەکان بریتێ لەم شانە هەستیارانە کە لە کاتی دیزاینیشدا باسمان کرد بەم شێوازە دێنە دەرەوە و دادەخێنەوە شانە هەستیارەکان ئەم شانە هەستیارانە شانێکی فیزیکین و لە کاتی یاریکردندا بەکاردێن هەم بۆ تەقەتکرد و ئەیمگرتنەوە سێرە گرتن و هەروەها ئەگە بینە سەرباسی بڵنگۆکان باوەڕ دەکەیت ئەم مۆبایلە خواندێت لە چوا بڵنگۆ دەکات لەوانێک بێ بیزبووی ئایپادێک چوا بڵنگۆ هەیە بەڵام لە مۆبایلدا ئەمە شتێکی یەکزار نوێیە ئەم مۆبایلە خاوەندایەتی لە 4 دانە بڵنگۆ دەکات بە پشتی تایبەتمەندی هایرس ئۆدیۆ و هایرس وایرلس و دۆبلی ئەتمۆس و هەروەها خاوەندایەتی لە 3 دانە مایکیش دەکات کەەوە ئاستێکی بەرزیە بە هەم لە تۆمارکردنی ڤیدیۆدا هەم لە کاتی پەیوەندیدا بیریشمانەچێت لە پێشتردا زۆرجار ئەم کێشەیەمان بەری دەکرد لە بەشێک لە مۆبایلەکانە لە کاتی تەلەفۆنکردندا دەنگ نەدەڕۆژ یاخود پێویست بە سەماعی خارجی بەکاربێنین بەڵام لە مۆبایلدا ئەم کێشانە هەمی حەلکراوە و مایکەکانی بەڕاستی بێوێنن بۆ دەنگناردن و وەرگرتنەوە ئەگە بینە سەرباسی ڕووکاری ئەم مۆبایلە خاوەندایەتی لە ڕووکاری MIUI 13 دەکات بۆ پۆکۆ کە بنچینەکراوە لەسەر ئەندرویدی 12 کەوانوێترین ڤێژنی ئەندرویدە لە ئێستادا لەسەر مۆبایلەکانە بەردەست خرابێت لە ڕووی ڕووکارەوە شامی لە ڕووکاری MIUI 12 گۆڕانکاریێکی باش کرد هەم لە ڕووی زیادکردنی سیستمەکان هەم لە ڕووی خێراکردن و دەرمکردن و باشترکردنی توانای باتری و کۆنترۆل سنتەر و دیزایندا ئەم مۆبایلەش لەم ڕووکارێکەوە لە سەرجێگی کراوە بێ کێشەیە و تا ئێستا هیچ کێشەیەکمان بەری نەکرد لە ڕووکار و سۆفتوێردا ئەگە بینە سەر توانای بەرگریگرتن و تۆز خاوەندایەتی لە بڕوانامەی IP53 دەکات بۆ بەرگریکردن لە ئاو و تۆز مۆبایلەکەمان دژە ئاوێ بەڵام توانێت بەرگری چەند پڕژەیەکی ئاو یاخود تۆز بکات و ئەمەش باشە هیچ گلەیەکمان لێنێ لە نرخەکەیدا ئەگەر بینە سەرباسێکیش لە تایبەتمەندیەکان بریتێ لە ڕەنجی RGB لە بەش دوای مۆبایلەکەدا
ئەم مۆبایلە خاندایەتی لە لیدێکی RGBش دەکات لە بەشی دوایدا ڕێک لەم بەشەیدا جێگەی کە لە شواندا زۆر بە جوانین بەدیار دەکەوێت ڕەنگەکەش دەتوانین بیگۆ لە نێوان 16 ڕەنگدایە بەدڵی خۆتە ڕەنگەکان دەگۆڕیت و لە بەشی دوای دەتوانین وای لە پێی چەند شتێک هەڵبێت و بکوژێتەوە بەردەوام هەڵبێت کەمەش جوانێکی تری بەخشوو بە مۆبایلەکە و مۆبایلەکەوا دەکات هەر کەسێکەوە ببینێت کەس بکات مۆبایلێکی ئازبەرز و مۆبایلێکی بەهێزە. ئەگەر بین سەرباسی تاقیکردن و یاری پەبژی هەر لەگەڵکردنەوەی شانەکانماندا لە بەشی لای ڕاست مۆبایلەکەدا دۆخی گەیم تۆربەمان بۆ کارا دەبێت کە تایبەتە بەڕووکاری کۆمپانیای شاومی. لەم دۆخەدا چەند شتێک تێدایە کەوا بریتە لە ڕیکۆردکردن و هەروەها خاوێنکردنەوەی میمۆرە ڕامەکە دەتوانین کاس بکەین شێری لایڤی بکەین و هەروەها وا بکەین لە کات یاریکردندا نۆتیفیکیشنمان پێ نەگات و هەروە ڤۆیس چێنجەری تێدایەکەوە تایبەتە بە تۆمارکردنی دەنج خۆت گواستنەوەی لە کاتە لایڤدا سوودی لێ دەبینیت و هەروە کۆنتترۆلەری شتێ دەتوان لە ڕێگەی کۆنتترۆلەوە پێوەست بکەیت دیاری پێ بکەیت. مۆبایلەکەمان زۆر بێزە لە ڕووی گەیمینگەوە. ئەگە بینە سەرباسی گرافیکەکانیشی لە ڕووی گرافیکەوە بە گرافیکی HDR دەتوانیت بە کوالەتی ئەکستریم یاری بکەیت تا کۆتا کوالەتی بە ئەلترا HDش دەتوانی دیاری پێ بکەیت بەڵام بە کوالەتی سمۆس تەنها ئەکستریمی تێدا لە ئێستادا 90 FPS بۆم بەرهەمە زیاد نەبوو بەڵام بەرهەمەکە پشتگیری 90 FPS دەکات تەنها لە ئەپدەیتی داهاتوودا بۆی زیاد دەبێت. ئەگە بینە سەرباسی تاقیکردنەوەش ئێمە یاریکی 4مان پێ تاقی کردەوە بەم بەرهەمە لە کاتی تاقیکردنەوەی یاریەکەدا تەنەجی چەند شتێکماندا یەکێک لە شتەکان ئەوەیە کاتێک گەیم تۆر بۆ بەکدەینە خوارەوە و سەرنج دەدەین دەبینی دەنووسێت FPS معدلمان لە دەوری 55 بۆ 60دایە بەرزتریشە بۆ واتای خۆی دەڵێ 80 بۆ 75 FPS-ێکە بەڵام ئەمە لە ڕوونمای مۆبایلەکەدا سەپۆرتی دەکات زیاتریش سەپۆرت دەکات تا 120 بەڵام ئێستا ئێمە بە کوالەتی ئەکستریم یاریەکەین 60 FPS سافیمان پێ دەبەخشێت و هەروەها بە کوالەتی 90 FPS یاری پێ بکەیت ئێمە لە ڕێگەی تولێکەوە بۆمان زیاد کرد 85 FPS معدلی دەبەخشی ئەمەش زۆر باشە لە کات یاریکردندا و ئەم FPS بەرزە بۆ کەسانێکەوە یاریکردن زۆر پێویستە. دووبارە سپاس بۆ شامی و سپاس بۆ کۆکۆ و سپاس بۆ مۆبایلە بەهێزە گەیمینگەی. سەرجەم تایبەتمەندیەکان و خاڵە بەهێزەکانمان باس کرد لە مۆبایلەکەدا و تاقیکردن و یاری پۆبشمان پێ ئەنجامدا. لە کۆتاییدا ئەوەی ببینێتەوەکەوە باس بکەین بریتە لە نرخی ئەم مۆبایلە. ئەم مۆبایل لە بازارەکانی عێراقدا بۆ بیرگەی ڕامی 12 بیرگەی 256 نرخی $509 بەڵام بیرمانە چێت لە بریکاری فەرمی کۆمپانیای ئایتیلۆبی کەوا بریکاری فەرمی بەرهەمەکانی شاومی لە عێراقدا بەردەستا بە گرنتی 18 مانگ دەتوانین بڵێن ساڵ و نیوێک و هەروایەکە تر لە خاڵە بێزەکان کە لە کۆمپانیای ئایتیلۆبیدا بەردەستا بریتێ لە گۆڕی ڕووما تاوەکو 6 مانگ لە کاتی کڕیندا تاوەکو 6 مانگ ڕوومایەک هیچ شتێک لێ بدواتە خۆشت بەری دەیتەوە بشکێت کۆمپانیای ئایتیلۆبی بە خۆڕای بۆ چا دەکاتەوە ئەمەش زێگای دەستخۆشی و هیچیان نێشتەوە بۆ وتن. دووبارە سپاس بۆم بەرەمە و سپاس بۆ کۆمپانیای ئایتیلۆبی. لێرەدا هاتینە کۆتایی ڤیدیۆیەکە و تا ڤیدیۆیەکی تر بەخواتان دەسپێرین لایک و شێر و سبسکرایب لەبیر مەکەن و کەناڵەکەمان زەنگۆڵەکە چاڵاکەن بۆی بە زووترین کات ڤیدیۆەکانتان پێ بگات و بینەری سەرجەم ڤیدیۆەکان من ئەم ڤیدیۆ شێرکەم بۆ هاوڕێکاتان بۆی زۆرترین کەس تێیدا سوودمەند بن. دووبارە سپاس بۆ بینەرتان تا کۆتایی ڤیدیۆیەکە و تا ڤیدیۆیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ.